سڵاوتان لێبێ بەڕێزان، من ئێستا لە بەردەم بانکی هەرێمم بەشێکی زۆر لە فەرمانبەرانی فەرمانگە جیاوازەکان هاتوون لە بەردەم بانکەکەیە خۆپیشاندان و ناڕزایەتی دەربڕن بەرامبەر ئەو بارودۆخی ئێستا شاری سلێمانی و فەرمانگەکانی شاری سلێمانی تێکەوتووە کە موچەکانیان دواکەوێ. من دەمەوێت لەگەڵ ئەوان قسە بکەم زانم ناڕزایەتی ئەوان چییە، چۆن ناڕزایەتی خۆیان نەگەێنێ لەگەڵمانە بن بە لەگەڵ ئەوان قسە بکەین. فەرموو چۆن بڵێم تۆ سەرکردەمی کەی تۆ لەگەڵ من هاو خەمی، تۆ سکاڵای کەس نابیستی نیتە سۆز و خۆشەویستی. برادەرێکی شوڕتەیە ئەڵێ یەک مانگ ئەمە بیانگری یەک مانگ بیان کەیتە شوورەوە ئەم داهاتی ناوخۆ داهاتی خاڵە سنووریەکان بۆ کوێچێت حەمید فەقیر و کەم دەرامەتە ئێمە جێژنمان نەکردووە. والله عیبە بۆ ئەو منەتە دەما بەم گەندەڵانە. ئەینا من وەکو بۆ خۆم تەنەزول بۆ حکومە ناکەم ئەچم بە چینە کرێژی. ئێمە لە بەکرەجۆین شارەوانی بەکرەجۆ لە بەکرەجۆ هاتوون بۆ بەڵێ ینی هۆکاری ئەم حاڵەتانە ئەم شتانە بۆ چێگەڕنەوە بەڕای هۆکارەکەی ئەوەیە جاش بۆ ئافرینێک هەل لەمانەی لەم جەماعەتەی خۆمانە لێرە جاشم بینیوە لەگەڵ ئەم تایریا لە سز نابوومە ئاوە برادەرێکی شوڕتەیە ئەڵێ یەک مانگ ئەمە بیانگری یەک مانگ بیان کەیتە شوورەوە چی لەبەرەوەی ئێمە ئیشمان کردووە ئەگەر شارەوانی ئێمە پاکی نەکەینەوە و ئەگەر ئیش نەکەینەوە ئەگەر بە 400 دیناریش باکم 4 ملیۆنیە دەنێ 3 ملیۆنیە دەنێ بۆ قسەی وا ناکە بۆ نابێتە جاشی جاشەکان. ئەوە موچەی مانگی چەنداوە مانگی کەیمان وەرگرتووە لانی پەیوەندیدار ئەڵێ داهات نییە پارە نیە سێ لەو بینە مانگێکی بازدا بوو بە مانگی مانگ ئەڕوا نازانم خۆ من نازانم پەیوەندیدار باز لەوە کە ئەڵێ داهات نییە یان پارە نیە لانی پەیوەندەر چێە وەزارەتی دارایی وەڵا درۆکە ئەوڕپیان نییە وەڵا من باوەڕم بەس بەخوا هەیە بەم شەیتانانە نییە ئەمانە شەیتانش دائما ئەگەر ڕێگرفانمان دیناری کتابێ بیهێنێتە دەرەوە بیبا بۆ ئەمریکا حیاتەکەی. بۆچی هاتوون نێرە ناڕزایەتەکان ئێوە لە بۆ موچەکەمان هاتوینەوە ئێمە 3 مانگە مەعاشمان وەرنەگرتووە. 3 مانگ هێشتاوە نەگرت موچی مانگی 3 مانگ وەرنەگرتووە بەس دیتەوە ئەبێ بە 2 مانگ بەڕاستی ئێمە هەموو بەرەبەراتی شارەوانی ڕابڕین تا ئێستا ئیشوکاری خەڵکمان ڕانەگرتووە. ئەمڕۆ ناچار بووین هەموو کرێکارەکانمان هەموو مۆسەفەکانمان بەڕاستی بێ موچە بوون بێ مەعاش بوون بێکەم دەرامەت بوون هەر ئەوە نییە ئێمە بێنە ناو دایرەکە و مان بگرین و یان بین سەرجادە بگرین. بەڕاستی ئێمە چوارەم ڕۆژی جێژنیش یەکەم ڕۆژی جێژنیش ئێمە چوین بەهانای هاوڵاتیانەوە بەڕاستی هاوڵە حکومەت کەوا لەم خەڵکاکەوا لەم مۆزەفاناکە بۆم هاوڵاتیان باجەکەی با بەڕاستیەوە تا ئەم مۆزەف هەمی کرێچیە کەم دەرامەتە گوزەرانیان وەکو پێویست نییە هەمی فەقیر و کەم دەرامەتە ئێمە جێژنمان نەکردووە. ئەم جێژنە ئەوە کرێکارمێ جێژنی نەکردووە تا هەمی نەخۆشی درێژخانی لەگەڵایە حەفی هەیە شی هەیە. بەڕاستی من ئەم جێژنە خۆم لە ماڵی خۆم ئەوە کرێکارەکانمە هەیە لە باریکەواتوە هەیە لە نەسڕاتوە پارەمان ناونەدێ وەکو لێ پرسیار و کرێکارانە حاڵ و گوزەرانیشان نەزانن فەقیرن داماون دەستکردن ئێمە کە ڕەنجین ئارەقی ناوچوانی خۆمان ئەچمە ناو زێرابەوە لە بەفرا بەهانای خەڵکەوەچم لە بەفر و بارانە هێدە بابا ئینەکەشمان باتێ ماحشەکەشمان باتێ. بەڕاستی ئەمە کاراسانەیە لە جۆنی سەوز و زەردا ئەم بڵێ پارتی بڵێ من پارتی دیموکراتی کوردستان ڕێزمێ بڵێ وەڵام مەعاش بۆ سلێمانی نێرم داهاتەکەی چی لێ ئەی کاک باوێر کاق و باتاڵەبانی خەڵک تۆ بەڕاستی کوڕی هەواڵمام جەلالی وەرە سەرخات بەڕاستی و میلەتە سوێنە هەڵبژاردنە بەیانی چۆن لە ڕوودانیە ئەو خەڵکە بچێت دەنگ بە. من یەکێک بووم جاری وا لە کاتی هەڵبژاردنەکان پیرێژن نایە بە کۆڵمە وەڵڵا خۆشم دەنگ نایە. بەڕاستی ئەمە دادێکی ناشرینە. بەڕاستیەتان من لە فەقیر و کەم دەرامەتی خێزانەکەم وفاتی کرد کارمەندی مەڵبەندی تەندروستی بوو بەڕاستی وەفایان نیە ئێستا بەڕاستی مەڵبەندێکە 25-30 ساڵە خزمەتەکە بیکەن بە ناویەوە کابراەوە لە ڕاستە بەندە لە چێوڵام حەزەکەم من ناوی باوکم حەزەکەم شوێنە بکەم بە ناوی باوکم بۆ باوکە خۆ لە پیزە بووە شەم مەحبوب بووە. بەڕاستی داوا لە حکوومەتێنی کوردستانەکەن ئەم ڕەنجی ئەو مۆزەفانە بەزایانە چێ ئەمی مەعاشتان بنی و ئێمەش بەڕاستی هار نابین ئێمە خۆ مناڵین بەربارانی خەڵکەین سەرجادە بگرین بەڕاستی عیب نییە زۆر دۆست پاسان. سڵاوت لێوێ بۆم باسکەی هۆکاری هاتنی ئەوە بۆ ئێرە هۆکاری ئەوەیە لە بێ موچەی
حاڵ و گوزەرانتان چۆنە لەم حاڵەتەیە کە ئێستا موچەوەکو پێویست نییە حاڵ و گوزەرانیەوە وڵی هیچ نییە زۆر خراپە کرێتین کرێچین ئەوە چیە بەدەستەوە ئەوەی ئەوە نەخۆشین بەڕاستی سیاوانە 14 نمانی بەو پاکەتە حەفەت سیاوانە 14 ئەی باشە معقولە موتەی 450,000 پێ 450,000 هەیە یعنی معقولە تۆ موتەی مانگی سێ هی دایرێتر بی هی شارەوانێکی کە بی هین ئەم نەدەی هین ئەوەی دەی هین ئەو نادەی هین ئەمە دەی فەرق و جیاوازی بۆ دروست بووە ینی بۆ شوێنێک وایە و شوێنێکی لە گەندەڵی حکوومەتەکەی گەندەڵی حکوومەتەیەک بێدەنگی میلەتەکەیش دوو ڕۆژی تر دەنگا نەکرێتەوە هەر هەموو بەسەرا ئەبەسە دەنگەیە وەڵی ئایبە بۆ ئەو میلەتە دەنگمە بەم گەندەڵانە بۆ میلەتێک پەنجەی شایەتمانی بخاتە ناو مەراکەبە بۆ گەندەڵانە گەندەڵ دەرەچن سڵاوت لێبێ سڵاو لە تۆش براکەم چاوەکەم حاڵ و گوزەرانی ئێوە بەهۆی ئەم دواکەوتین موچەوەم حاڵەوە چۆن وەڵی خراپە لەبەرەوەی گە تۆ لە کاتی خۆیان مەعاش نەیاتێ چونکە تۆ بەس ئەو موچەیە دەیە کە لە دایرەی شارەوانی ڕاپەڕی نەدرێت چونکە ئێمە لە ساعت هەشتی بیانی بۆ چواری ئێوارە ئیژەکەین دوای ساعت چوار هەر خۆت منەگری بە کرێکارێکی شێ بۆ بکەم ئەتە کە موچە کاکە سەرچاوی داهاتی ئەوەی ئەو موچەیە بەڵێ هەروەڵا 450,000 مەعاشمانەیە هەموو ئەم ئەو سەرما هەر ئەو 450,000 من کرێچیم ئەمە دەوری چوار مانگە کرێخانوم نەیاوە هاوڕێکان چۆن ئێستا تۆ لە نزیکەوە حاڵ و گوزەرانی ئەوانی شەزان وەڵی خراپە باش نییە هەیانە لە باریکەوەیە چۆشەکەیان بەڵێ لە باریکەوەیەت کرێکارمانەیە لە باریکەوەیە لە بازیانەوەیە لە ئەڵاییەوەیەت لە خۆم جارە لە سەروی کۆمپانیای نەوزادەوەیە ئەگەر بکرێ مەعاش نەدرێ من ناتوانم هاتوچۆکە بکەم نەوەڵا ناتوانم هاتوچۆکە باتێ ئەگەر وەزیش ئاوا بڕوا لەوانەیە دەوام نەکەین بایکۆتی تا ئەو ڕۆژەی مەعاش دەدرێ ئێمە بایکۆ دەکەین لایەنی پەیوەندیدار باس لەوە کاڵێ داهاتەکان وەکو پێویستین یان پارە نییە ئەمە تا چەند قەناعەت پێکەرە بۆیەوە کە پیشەکەن بڕوا ناکەم ئەو قسەیە ئەسڵیە بێت چونکە ئەم داهاتی ناوخۆ داهاتی خاڵە سنووریەکان بۆ کوێچێت ئەم تەنکەرە نەوتانن لە خاڵە سنووریەکان ئێن بەم دیوە بۆ کوێچێ وەرە ئەلێرەیەسە بیرێک لێ بە لەباتی ئەو نەوتێ بۆ هێنێت تۆ لەسەر نەوە دەژیت لەسەر وڵاتێکە لەسەرینە کوردستان دۆڵەمەندترین وڵاتە لە هەمووی گیانە بۆ ئەوێ مەحتاجی دەستی ئەم و ئەو بین چاوەڕێی دەستی بەخاکەن کە پارە بنێرێ ئێوە بۆچی هاتوونەتە ئێرە حاڵ و گوزەرانی ئێوە چۆنە بەدەستەم دواکەوتیم ئەوە خۆمان ئەوە هاتین هەکە ئەم حکوومەتە خۆ ئەزانێت ئەزانێ و میدەتاوایە قابلە نەزانن ئەقلیان نییە کورە ئەقلیان زۆرە ئەی بۆ فێر ناو باخ و تڕێنەی ناو بەحریشیان هەیە ئەی بۆ کەشتی ناو بەحریان هەیە ئەی ئەم پارە چی لێیە بۆ کوێ ڕوا ئەم هەموو تەنکەرەنەوتە ڕوا بۆ کوێ باشە بەڵام لایەنی پەیوەندیدارەگەر بێت ئێرە باز لەوە کاڵێ پارە نییە ئەخۆ داهات نییە قەناعەتت بەم قسەیە هەیە من قەناعەتم بە هەتا سەر ئێستان بۆ قسە نییە نییە بۆ ئەوە هەکە کوردستان ئەم هەموو نەوتە ئەفرۆشێ ئەم هەموو ئەوەمە گومریکە پارەیە بکوێڕوە هەر مرور داهاتی سلێمانی ئەیات هەر مرور دایرەی مرور ئەیکوا پارەکەی بۆ کوێڕوە بەڕێاتی هاتوچوو ئەیکوا پارەکەی بۆ کوێڕوە ئەی ئەم هەموو زەریبە ئەی ئەم گوزەرانی ئێوە چۆنە ئێوە هاوڕێگەران من خۆم هاڵ و گوزەرانم زۆر چاکەم بە خەیاڵمە نایە وەکو ماڵی خۆم بەڵام ئەو خەڵکە وەڵا هەیە پارەمان بۆ کۆکرۆتەوە ئاوە و پیاوە شایەدە لە دایرەکەی خۆمانە بۆمان کۆ نەکرۆتە برا چەند جار نەپاداشیانەیە پارەمان بۆ کۆکرۆتەوە ئەینا من وەکو بۆ خۆم تەنەزل بۆ حکومەت ناکەم نایکەم ئەچم بە چنگە کرێژیم دوایەشم کرێکاریەکەم ئاسنە کڕم ئاسنە فرۆشم نەک هەزادینا دەروێنم بڵێم تو خۆ کورم بە قوربان و بە ساغەری 30 ساڵە ڕادەوە دەخۆڵکۆ تازە نایەت تازە ئەوە ڕۆی گزشتی کرد ئیسا ئاڵاوە بەشێ خانوخادان بۆ تاپۆقین خانی تاپۆم بۆ چییە بعد فۆڕم بێ بۆ پارە خواردن پارەی خۆڵ و خاشا گەسێنێ عیب ناکە هاتی عیبیش ناکە یاکدنی پیان عیب نییە زانی بەراڕۆ بۆ پیان عیب نییە ئەچن پارەی خۆڵ و خاشا گەسێنن ئەچن مەعاشی ئەو خەڵکە نایەن ئەوەیە سێمان ئەو خەڵکە مەعاشی وەرنەگرتووە دەوامیشەکە چار چییە دەوام داخن بە ئام هەمووی دەوام داخە چار ئەوەیە حاڵ و گوزەرانی فەرمانبەران چۆنە بەدەست ئەم دواکەوتی موچەوە ئەم حاڵەتانەوە کە بینین هەندێکیان موچەی مانگی سەیان وەرنەگرتووە هەندێکی چواری وەرنەگرتووە وڵی حاڵ و موچەی فەرمانبەران ئەبینی بەم شێوەیە هەمووی هاتوۆتە سەرجاتە نیوی نەهاتووە بایکۆت کراوە ئیتر موچە نییە مانگی پێشەوە بووە 20 سێوەرمان گرتە 30 سێوەرمان گرت
ئەوە تا ئەم ڕۆژ لە مواعیدەکەی خۆشی دۆ لەمای 42 دوای 42 ڕۆژەمانگر بە هەماشی ئەو مانگی چوار ئەمە 42 ڕۆژ وەرمان نەگرتووە حاڵی مۆسەفە بشێوەیە باشە بەڵام ئێستا دەبینین ینی فەرخۆ جیاوازیە کرێن لەوان شارێک بۆ شارێکی دیکە لاندە شوێنی دیکە فەرمانبەران موشیان وەرگرتووە بەڵام لە سلێمانی و دەوروبەری ئەم کێشەیە هەیە ئەم جیاوازیە بۆ یاخود ئەم شەڕە سیاسیە بۆچی بە فەرمانبەرەکە واللهی ئەم شەڕە سیاسە نازانم بۆچی بە فەرمان چونکە ئەمە دەسەڵاتەکانی زۆنی سەوزە ئەم شتیان دروست کردووە یعنی ئێمە باشە زانی کە ئەڵێن ئەم چەند وەزارەتی کە ئەمێنێت لە دوای شارانی خوێندنی باڵۆ چەند وەزارەتێکی ترە کە لە داهاتی ناو خۆم وچیان بدرێتێت بەڵام داهاتی ناوخۆکە نازایی چی لێ لەلاین پێدار ئەڵێ داهات نییە یاخۆت بۆ نمونە پارەی پێویست لە بەردەست نییە ئەمە تا چەند قەناعەت پێکەرە بۆ فەرمانبەران کە بینین لە شوێنێکی تر هەیە بەس بۆ لە شوێنی هیچ قەناعەت ناکە بە مۆزایەکە ئێمە هیچ قەناعەت ناکەین کە داهات نەبێت چونکە ئێمە ئەزانین لێرە و لەوێ کەس ئەناسین لە ناوبانکەکانەکە ئەم پارێ ئەبرێ ڕۆژانە یعنی پارەکە هەیە بەڵام ئەبرێ نایەن بە فەرمانبەران هەیە ئەکیت هەیە پارە هەیە بەڵام نایەن بە فەرمانبەران چۆنی باشی بۆچی هاتوونەتە ئێرە بۆ هاتوونتە بەردەم باقەکە وڵا بۆ مەعاش حاڵ و گوزەرانتان چۆنە بەدەزم بێ موچەوە دواکەوتنی موچەوە حاڵ و گوزەرانیەوە لە حاڵە پەرێشانە پەرێشان بەڵێ بۆچی ئێرە بم بێ مەعاشی و مەعاش نایەوە موچەی مانگی چەند تا وەرگرتووەوە یەک جا وەرمان گرتووە یەک جار بەڵێ ئێستا وەرمان نەگرتووە ئەکەیەوە لە جەژنەوە لە مانگی سێوە مەبەست باش ئەگەر بەم شێوازە بەردەوام بێ ئێوە هەڵوێستان چۆنە بێت تاکەی بەردەوام بن لەسەرم خۆپشان لایتر وەقت داوام نەکەین سلام علیکم باشی برام ئەحواڵێ جەناب لە چه فەرمانگەی شارانی بەکرێتەوە شارەوانی بکرێت بەڵێ هۆکاری هاتنتان بۆ ئێرە چییە هەرچەند لەلایەنی پێدار دەڵێ داهات لە بەردەستانی ئەمە تا چەند قەناعەت مانگی سێ خەڵک مانگی چواری وەرگرێ مانگی سێمان وەرنەگرتووە مانگی سێش تاوەر نەگرتووە نە مانگی سێمان وەرنەگرتووە باشە جەناب ئێستا لەگەڵ هاوڕەکان دوێکەوە حاڵ و گوزەرانی ئەو فەرمانبەرانی لایەوە چۆنە هەمی کرێت چییە هەمووی دوو مانگ لایەتی کرێ چاوەڕێ مانگی سێکات موچەی مانگی سێکە بۆی کرێ و دوومانگی خەرزانە وەڵا بێتگە لە ئاو کارەبا و مۆریدە و ئەوش حکومەکەی کە ئاور لاتەوە لایانی پەیوەندیدار باز لەوە کە ئەڵێ داهاتی لە بەردەست نییە یاخود پارە لە بەردەست نییە تا بیدەین بە موچە چۆن لە ئەم قسەیە تا چەند قەناعەت پێکە ڕاست نییە و یاری بۆ خەڵکاکەن ناوەڵە یاری بە خەڵکاکەن ئەو هەتەی خەڵکاتە سەرجادە بۆچی هاتووە بۆ پارە ناتوە خەڵک پارەی ناوێ ها باشە بۆچی جیاوازیە کرێت نێوان شارێ بۆ شارێکی دیکە بۆ ئەم شەڕە سیاسیە بە خەڵکەکەم بە فەرمان لە بینی خۆیاتی ئێمە نازانین بینی خۆیانە بەڵام باجەکەی بێ فەرمانبەرێکی ئێمە بین باجێمەین ئەوان شەڕەکەن ئێمە باجەکەین لێرە ئێمە بینە قوربانی لەمەی بەردەوام بن لەسەر ئەمە تا جوابمانێنەوە هەموو ڕژێ اینجا هەتا جوابمانێنەوە ناکەس نهاتوە تا ئەم دەقەی کەس نهاتوە یعنی ئێمە باشە زانی کە ئەڵێن ئەم چەند وەزارەتی کە ئەمێنێت لە دوای شارانی خوێندنی باڵۆ چەند وەزارەتێکی ترە کە لە داهاتی ناو خۆم وچیان بدرێتێت بەڵام داهاتی ناوخۆکە نازایی چی لێ ئەوان شەڕەکەن ئێمە باجەکەین لێرە کە باش پارێتیانەما ئازیزم بە پێی بڵێ گەمژە تۆ مفلیسی فلاست کردووە لە دنیا لە هیچ شوێنێکی دنیاە بانک پارێتیانەمێنێت ها چۆن مناڵێک وەرکرد لی ئەگرێ داوای پارت لی ئەکا چۆن ئەڵەی بە شەق ئەبێ بمەیتێ ئەم حکوومەتە ژوای لێ هاتووە یعنی هەتانەی تا دەرەوە سەرجادە بە زۆر لی نەسەنی نوچەر ناداتێ یعنی ئەبێ ئەو کەسە بێتە سەر ژادە بێ سکاڵای دڵی خۆی بکە هەموو حیاتی خۆی باسکە اینجا جواب بشینێنەوە ماما سلام علیکم السلام ورحمة الله وبركاته بخير بزان ئەو وەرەقەیە چییە بەدەستەوە بۆم باس کە حاڵ گوزەرانتان بەدەست ئەم حاڵەتانەوە کە فەرمانبەرانی تێکەوتووە چۆن والله برا من خەمی خۆم نییە بەتەنیا خەمی میلەتەکەمە کە بەرەو چارنووسێکی ڕەش و نادیارە ڕوا ئێمە ئەوم قوربانیان من نەمانە ئەبووایە شۆڕش گۆڕانکاری بکردایە لە ژیان و لە بەرەو پێشبردننی مافەکانمان و لە استراتیژی نەتەوەیمانە بەڵام ئەمانە شۆڕژێڕ نەبوون بەداخەوە بازرگانی شەڕ بوون بەکرێگیرایی بێگان نەبوون بەس لەبەرەوە شەڕان لەگەڵ حیزبی بەعساکرد بۆی کە خوان بێنە سۆڵتا نەک بۆ ئەوەی کە حکومەتێکی کوردی پێشکەوتوو دامەزرێنن بەڵام خۆ کاتە ئەو شۆڕشەش کرا بەشێکی زۆری ئەو شۆڕشە خەڵکی فەقیر و هەژار کرد خەڵکی فەقیر و هەژار بوو خەڵکی فەقیر و هەژار با پێ بڵم بە دڵسۆزی دوای
خەبا دەکەوێت ئەمانە ئەبێ کۆیلیان بی ئەنج تویان ئەوێت ئەوەی کە باسەکە لەلایانی پێویستدار ئەڵێ داهات لە بەردەستان نییە بۆی موچەی پێ بدەیت ئەمە تا چەند قەناعەت پێکەرە بۆیە هەمووی درۆ دەلەسەیە کاک ئێمە کەوتوینتە بینی دوو بەرداشەوە وەکو چۆن لە ماڵێکا دوو هەویتیایە لە ڕقی یەکتری ماڵەکە وێرانەکەن زەرەر لە ماڵەکە ئەیەن ئەمانش هەوی یەکترین ئەمیان پشتی ئەوە گریاگەرا و بڕوخێ ئەمیش ئەفەوتێ لەبەر میلەت زۆر بێ فەرمانبەران بی هەموو نەک فەرمانبەر میلەتیش هەیە کاکە من ئەگەر پارەم پێ نەبێ ناتوانم لە بازاڕ ڕشت کڕم فرۆشیارێکیش زەرەکە ناتوانم خێرێ بکەم جاران بڵین مەعاشم زۆر بۆ لەوانەیەکێک مردوتوانی بێتم جەژن خواردن و هەموو پێویستەکانی بۆ بکڕم بەوان هەستا خەمی ئەمە مناڵەکەم برسیە بێ مناڵەکەشم نایبێ چێ بیا بە من چ پەیامێکت هەیە بۆ لایەنی دەسەڵاتدار ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە بە ئەم وەزە چاکۆن من پەیامم بۆوانن نییە لەبەروانە کەڕن کاسن خۆفرۆشن خۆفرۆش قسەی بۆ کرێ ئەمان ئەتوانم بڵێم ئەقلیەتی جاشایەتیان لە خەڵقا دروست کردووە ئەبێ خۆ بفرۆشی ئەنجا کوڕی باشی یعنی خەڵکان والی کرد نفسیەتی خەڵکان سوو کردووە هەچ کەسێ بێ چێ زیاتری باتێ خۆی بفرۆشێ بۆ ئەتوانم ئەو شعرە بخێنمەوە چۆن بڵێم تۆ سەرکردەمی کەی تۆ لەگەڵ من هاو خەمی تۆ سکاڵای کەس نابیستی نابیت نیتە سۆز و خۆشەویستی من خەمی گەل و نیشتمان ئازادی وەک نان بۆ ژیان تۆ ئەنفاکی ئەپارێزی کۆنە بەحسی ئەگری ڕێزی منیش دژی خۆفرۆشم بەرگی دیلەتی ناپۆشم تۆ بێگانە دەکەیتە دۆست لە پێناوی دەستکەوت و پۆست منیش کوردی هاوزمانم دەیانکەم بە پشتیوانم تۆ شەڕی پەڕۆ جامانە لە پێش شەڕی نیشتمانە من چیم هەبێ لەم ژیانە بە قوربانی کوردستانە تۆ پشتت کردوتە خەڵک بۆ گەل و خاک نیتە کەڵک منیش بوومە سەربازی ون لەبەر چاوت بوومە دوژمن هۆکاری کۆبوونەوەتان لێرە چیە؟ خۆکاری کۆبوونەمانە بێت چی بێت ئاشکرایە لەمەرە کوردستانە خەڵک بۆچی کۆ بێتەوە هەرەوەی لە دژیان ئەم دەسەڵاتە گەنداڵ و دز و جەردە و مافیای کۆ بێتەوە لە خۆشیا کۆ نابینەوە ئەوتەی ئەوەی ئەمانە لە شاخ بە پاتی لاسیگاتونەتە خوارەمە بەزمیانە خۆی تاانە تازەیە وونە بە نسبەت دێمەشەوە فەرق و جیاوازیە بینی بۆ نمونە لە شوێنێک موچە درێ بە فەرمانبەر لە شوێنێک نادرێت ئەم فەرق و جیاوازی ئەم شەڕە سیاسی خۆیان بۆچی بە فەرمانبەرەکەن ئەو فەرق و جیاوازی لەوانێ مەک دوو مانگا دەرکەوت پێشدا خۆت لە بێتە باری واقعە هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان زیاتر لە 20 موچە لای حکوومەتە لە دووە کۆتاک و دواناوچەی کە بەدەستیانەوە لای حکوومەت ینی خۆی پێشتر خەتایشە بووە ئەمانە هەروە فێر بوون ڕاتون لەگەڵەوەی کە عزیەتی خەڵک بن هەنی چێژ لەوە بین خۆشی لێ بینن ئەمانە ئینسانی نەخۆشن سادین حەزەکەن ئازاری خەڵک بن بۆی خۆیان چێژ ببینەژنا مەسەلەیش نییە نی پارە بۆ نییە ئەم وڵاتانەوەی پارەتیان نییە داونەی دااتێن لە هەموو شوێنەیەک ئەبێ حکوومەت و دەسەڵاتدار باوکی میلەت بێ ئەمانی زۆر جار لە بەیاننامەکانیان ئەوشتە دووبارە ئازیزم ئەمانە حکوومەت نین ئەوانە دەسەڵاتدارن خیاڵەشین دوو خیاڵن هاتوون حکومڕانی و خەڵکە بە مەزاجی خۆیانەکەن دوشرا دەسەڵاتدار و حکومەداری چۆن واکرێ لەکوێی دنیا بینیتە مەسەلە حکومەت بڵێ بانک کە بانک پارێتیانەمە ئازیزم بە پێی بڵێ گەمژە تۆ مفلیسی فلاست کردووە لە دنیا لە هیچ شوێنێکی دنیاە بانک پارێتیانە بێنێ ئەمە بە عقلی خێڵەکی خوان بە مەزاجی خێڵەکی خوان شتەکان بەڕێوە بن دەوڵەتداریوانە حکومەداریوانە لە هیچ شوێنێک لە کام شوێنەی تۆ ئەڵێ لەم سەرگۆیزەی خراپە بڕا ناکەم لەم نمونەیە ناشرینتر هەبێ ئەمانە هەموو سنوورەکانی ئەتیەپەڕانەوە نەما تۆ بڵێ بەڵام دەسەڵاتە حکومەتە چاکسازێکاوە نە حکومەتن نە دەسەڵاتن هیچنی نەمانە مەسەلەکە موچێنیە کاکە فەرمو ئەگە حکوومەتی عێراقی کات خۆی 200 دروست نەکردایە ئاش نەبووە ما سەدی دوکان و دەربەنیخانە لە 16 ئەمە ئەیشیانەتەوە باشە بەڵام ئەمانیش حکوومەتی هەرێمی کوردستانن وەزیریان هەیە سەرۆگۆزیران هەیە حکوومەت هەیە داهات هەیە بۆ نمونە ئەگەر وڵاتێکی داین سەرچاوی داهاتمان زۆرە هەموو شتێ ئێمە ئەم لە تەمووی تێدی ئەم دوو حیزبەی کرد بەڵام لەبەر ساویان نەبوو تۆ بەڵام ئەسڵ ئەساسی ئەم شتە هەموو ئەگەڕێتەوە ئەمریکا بۆ هاوپەیمانان و ئیسرائیل پیاوی خۆیان هەیە نەک لە ناو کوردان لە ناو سعودیە ناوچەی شەرق ڕۆژهەڵاتی ناوەستا هەم پیاوی خۆیان هەیە دایان ناوە بۆ کاتە لەلا شەڕە لە سووریان
لێ منە لەم لەلا پیای خۆیان داناوە بۆ زەمانێ ئێمان دەست یعنی ئیچکارن لەم بینە ئەمان ژێنەرە ئەمریکا کەوتون تەواو ئەم لا سلێمانی گرتەوە لە هەولێری گرتوێتەوە بەڵام ئەمان چ ئیسفادەیەک لەوە کەم بەم شێوازە ئازاری خەڵک بدەن میلەت بدەن فەرمانبەر بدەن ئەمریکا حەزەکە دایمە عێراق و کوردستان هەموو عالەم داژەوە تازڕێک پلانی ئەوان جێبەجێەکەن نەگەرەمان سعودیەش ئێران هەمووی پیاوی غەربە هەمووی پیاوی غەربە بەس یەکێ بەناوی دینەوە یەکێ بەناوی دیموکراتیەتەوە یەکێ بەناوی قۆمیەتەوە حیزبەکانی ئێرەش بە عیلمانی ئیسلامی مەی بڕن حیز لە خزمەتی میلەتیان نەبوو بەڵام لە گەڵەوەشە ئەمە چ حکوومەت و چ میلەت و چ حیزبی معارضەیش ئەبێت لەخوا بترسێ گەڕێنەوە بۆ دین بۆ لایخوا لەخوا بترسێ ئەو پەیامەی کە خوایت وەکو حزب نا حزبی ئیسلامی نا بەس وەکۆی بەس شوێن خوا بکە خۆش پشتی و میلەت تاگرێ چۆن پشتی بەنی ئیسرائیلی گرت نەجاتی لە فرعون بەس ئەمان دوو حیزبە نییە لە هەموو عالەمی هاتون سڵاوت لێبێ باشی کێشە و گرفتی ئەوە چییە بۆچی هاتوونتە بەردەم باخ و دەوامتاندا سڵاو سەر چاوەڵا کێشەمان موچەیە کێشەمان چییە؟ ئیمانی چەندتان پێرەدرن؟ سێمان وەرنەگرتووە بەڵام ئێستا و لیستی موچەی بڵاوکراوەتەوەی مانگی چوارە ئێوە هێشتا سێکەش تاوە نەگرن نەوەڵا سێکەش ماوەرنەگرتووە لە لیستی مانگی سێ ئەبوو چەندی مانگوەری بگرن؟ ئێمە ئەوایە 24 سێ وەرمانگرتایە 24 سێ بەڵێ خۆی لە قایمە هەروادانرا 24 سێ بەمەدانرا بوو بەڵام ئێستا ئەوە 24 سێ و 24 چواریش تێپەڕ بوو 24 پێنج هاتەوە و 24 پێنج وەڵا ئیتر خوا حەقمان بکە خوا حەقمان بستێنەوە لەو بەرپرسانی کە ئەو لە هەمویان ئەو ئەم موچەی ئەڵگەوالەکەن تەنها شوێنی ئێوە وایان لە شوێنەکانی دیکەش 24 وەزارەت حالین ئاوای لێ هاتووە لەم ئاستەیە لەم ئەکاتەیە 4 وەزارەت خوێندنی باڵای ئێمە شارەوان نییە تر نازم وەزارەتی وتیان ئەم کێشە و گرفتەوە کاری لە پارە لە بانخانی ئەوە سەر بە تایبەتن و پارە نییە لە بێن بۆ بانقەکان بێنین موچەتان بێنێ ئەو قسەی قەنەعات پێکەرە بۆ ئێوەکو فەرمان وەڵڵاهی تا ئێستا کەس قەنەعاتی بۆ قسەی نییە قەنەعاتی نییە کەس پێی نییە ناوەڵڵا وەڵڵاهی تر کەس قەنەعاتی بۆ قسەی نەگۆ تا ئێستا ئێمە تا قەنەعات لەبەرەوەی هەیە پارە هەیە لە هەموو شوێنێک پارە هەیە دوایە داهات هەیە زۆرە داهات هەیە لە هەموو کاتی داهات زۆرە بەردەوامە بن لەسەر ئەم ناڕزایەتیان وەڵڵاهی ئەم ناڕزاتی هەڵە تا موچەکانمان وەرنەگرن بەردەوامە بین تر هەموو ئەواڵن هەموو فەرمانبەرەکانیش هەموو لێرە ئامادەن بە هەموو ئەتر چی بکەین دەسەڵاتیشمان نییە ئەگەر بچەمان بەنێ هەر مەمنووی نەشمان هەر مەمنووی بڵێن چ فەرمانگەیەکەوە شارەوانی بەکرێجۆ بەڵێ باشە موچەی مانگی چەند تاوە نەگرتووە و بۆچی هاتوونتە بەردەم ماقەکەی موچەی مانگی سێ بەڵێ ئەوە لە هەولێر هیچ چوارە درێ بەغا هی پێنجەیە ئێمە هاتوینەتە ئێرە معاشی مانگی سێ جیاوازێ بوو بۆ لە نێوان بەگەر حکومەتی هەولێر و سلێمانیان حکومەتی هەرێمی ئەوە شتێکی ڕوون و ئاشکرایە دیارە کە دوو ئیدارەیە ئەو بەجێ حساب بۆ هینی خۆیەکە زنگی خۆیەکە ئەمەش بەجێ حساب بۆ زنگی خۆیانەکەن شەڕی سیاسی خۆیان بۆچێ بێ فەرمانبەر بیدا بۆ بێ فەرمانبەری بۆ نمونە شارەوانی بەکرەجۆ بیدا بۆ بێ مامۆسای زانکۆ بیدا ینی ئەم لە نێوەندەیان فەرمانبەرە تاوانی چی هیچ دەسەڵاتێکیان نەماوە دەستیان خستۆتە قوتی ئەو خەڵکە نان بڕاویانەکەن بڵێم چی هەڵگوزەرانی ئەو کەسانی کە لەگەڵتان نزیکەوە زانی چۆنە ینی کە ئێستا ئەوە موچەیان پێ نادرێت هیوا ئەناسم کرێتیە سەحبخانی کردێتە سەری بۆ کرێخان و ئەڵێ نیمە ئەو ناچار گواستێتەوە چۆتە خانوویەکی ترەوە ئەی چی بکە لە خانووکە دەری کردووە چۆتە خانوویەکی ترەوە هەر مۆزەفی خۆمانە لەناو خۆمانایە نەخۆش عینەشێت تۆ ئەگەر ئیسە من شخصی خۆم نەخۆشم ئیمکانێتم نییە لەوەتی موچە ئاوای لێ هاتووە ئیمکانێتم نییە یعنی بە سێ چوار مانگ جارە ئینەکان کۆکەم و نەخۆشیەکان ئەنجا یەکجار عیادەیەکەکەم یعنی ئیمکانێتی ئەوەم نییە جا بەڕاستی کە ئەمەش هاتووینەتە سەرجادە ئاواهی حکومەت تازە فێر بووە ها چۆن مناڵێک وەرکردلی ئەگرێ داوای پارت لی ئەکا چۆن ئەڵەی بەشەق ئەبێ بمەیتێ ئەم حکومەتە ژوای لێ هاتووە یعنی هەتانەی تا دەرەوە سەرجادە بە زۆر لێی نەسەنی نچەر ناداتێ بەڵێ جوابت ناداتەوە جواب ناداتەوە کە بەڕاستی ئەم حکوومەتە ئەم کوردستان بڵێن ئەم کوردستانە ئەم نیشتیمانە ئەم سلێمانیە جوانە کە پێی ئەڵێن شاری ڕۆشنبیری بووە بە یەختەکەی ئیچە یعنی لە هەموو لایەکە و کونیتیە بوو یعنی میلەت هەتا ئێرە هاتووە فرۆشتیان فاتۆن سڵاوت لێبێ
ژام جەناب لە شارەوانی بەکرەجوڵ بەڵێ لە شارەوانی بەکرەجۆن هەڵگوزەرانی فەرمانبەران چۆنە بەدەست ئەم کێشانەوە ئەبێ لەمە خراپتر چی بێت ئەی لەمە خراپتر چی کەیانەوێ بچین دەست و قاچیان ماچکەن دەی نەگەن بەو ڕۆژە ئینشەڵڵا لەمە خراپترە بێت چی بێ یعنی ئەبێ ئەو کەسە بێتە سەر ژادە بێ سکاڵای دڵی خۆی بکە هەموو حیاتی خۆی باسکە اینجا جواب بشینێنەوە ئەنی حکومەتداری بەم شێوازە کرێ فەرمانبەر هەموو مانگێک بۆ موچەکە ئەبێ هەفتەیەک 10 ڕۆژ 15 ڕۆژ خۆ پیشاندان بکات وەڵاهی دیارە ئیترە بێ وا ڕاهاتوو نەبێ وابی لەگەڵیانە ئێمەش مانگی سێ وەرگرین یا وەرینەگرین بۆم دوای ئەمە هەڵوێستی بێت ئەو لیستی موچەیە کە بڵاو کراوە دەبوو مانگی چەند وەری بگرن ئاین چەندی موچەی مانگی سێ وەرگرن کەوتان لە 26 مانگانەیەتر ناومان هەیە لە 26 مانگێک ئەچێتەوە 3 مانگی تر معقولەوە مانگی 5 تر نەها مانگی 3 ما وەرنەگرتووە هیچ شتێکمان لە کاتی لە بەغدا مانگی 5 وەرەگیرێ لە هەولێر مانگی 4 لێرە مانگی 3 وەرنەگیراوە بۆتانێ ئەم مەجموعە دایرەیە کە خۆ دەیبینیت نەخێوەریان نەگرتووە بە چکە ئەشت دەنێ دەی ئیشەڵڵا ئەوەی کەشی بۆ سەرف کرێیان نە و بەخۆ باش باوەڕیش ناکەم ببینین بۆ دوو چاوە ئەم فەرمانبەرانی کە لێرەن باز لەوەکەن ئێستا لە بەغدا موچەی مانگی 5 وەردەگیرێ لە هەولێر موچەی مانگی 4 وەردەگیرێ ئەمان لە سلێمانی هەتا ئێستا موچەی مانگی 3 شان وەرنەگرتووە بۆیە باسییان کرد حاڵ و گوزەرانی فەرمانبەران بە جۆرێکە بەشێکی زۆریان کرێچین بەشێکیان بۆ نەخۆشی پێویستیان بە موچەکەیە کە ئێستا موچە نییە حاڵ و گوزەرانی خراپیان هەیە بۆیە ئەوان داواکار بوون ئەو شەڕە سیاسی کە لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە بە فەرمانبەران نەکرێت لە بەروی فەرمانبەر ئیش و کاروباری ڕۆژانەی خۆیەکات بۆ ئەبێ باجی شەڕی سیاسی حیزبەکانی دەسەڵات بدە بەنامەیەم جارێ مایکی پەیام کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ